حکوومەتی بەغدا زیاتر لا 580 کەسی دانیشتووی کەمپی هۆڵی بۆ وڵاتەکەی خۆی گواستەوە و ئەمەش هەنگاوێکی بوێرانە و بنیاد نەرانەیە و داوەش لە وڵاتانی جیهان دەکات هەوڵاتیانیان لەو کەمپا بگەڕێنەوە. پەرلەمانی ئەڵمانیا لە دانیشتنێکی تایبەتدا تاوانەکانی تیرۆریستانی داعش دژ بە هاوڵاتیان یەزدی بە جینۆساید ناساند. ئەمڕۆ پێنجشەممە بەهای دۆلاری ئەمریکی بەرزترین ئاستی 2 دەی ڕابردووی تۆمار کرد و $100 بە 164,000 دینار. بەڕێزان تەوەری ئەمڕۆی لە بازنەدا تایبەت دەبێت بە گرنگی ئەنجامدانی سەرژمێری گشتی دانیشتوان لە هەرێمی کوردستان و عێراق لەو بارەوە سەرەتا راپۆرتێکمان ئامادەیە و دواتریش دەگەڕێمەوە لەگەڵ میوانەکەم گفتوگۆکە. خراپی بارودۆخی سەختی ئابووری و کەمبوونەوەی ڕێژەی هاوسەرگیریکردن بەهۆی زۆری تێچووی پرۆسەکە وای کردووە خێزانی کوردی بەرەو بچووکبوونەوە بچێت. جاران خواخوایان بی لە کوڕێکی بی ژنێتیەوە بیۆتە 3-4 کوڕ. مامەنوەر لە هەفتاکانی تەمەنیدایە ئەو تا ئێستا 3 پرۆسەی هاوسەرگیری ئەنجامدا و خاوەنی 7 منداڵە باس لە هۆکارەکانی بچووکبوونەوەی خێزانی کوردی دەکات. ئێستا مەسەفەکە گرانە بە خێوی بۆ ناکرێت ناوەڵە بە خێوی بۆ ناکرێت. ئێستا مناڵەکەی سێرەکەی سیانە نایە لە ژنەکەی مناڵێتتر بێنێتن حەریەداتی ئەڵێبان نەبێ ئەو سیانە مێڵە بۆ بەخێو بێتە چوار حەقی نایە ئاوای ئەرە وەڵاڵێ پێم لە خێو ناکرێت. بەس جاران گویان لێ نەبوو ئەیود کوڕم بوێ درەوەکە کچم بوێ فەلاحەتەکەم یاریمەدا. بچووکبوونەوەی قەپارەی خێزانی کوردی لە ئێستادا بەراورد بە پێشوو بە شێوازێکی زۆر زەق هەستی پێ دەکرێت. ڕەنگە کاریگەریەکانی ئەم بچووکبوونەوەیەش لە دەرەنجامەکانی سەرژمێری بەڕوونی بەدەر بکەوێت و ڕەنگدانەوەی زۆری هەبێت. بەپێی پلانی وەزارەتی پلاندانانی عێراق بڕیارە لە مانگی تشرینی یەکەمی ئەم ساڵ دوای تێپەڕینی 26 ساڵ بەسەر کۆتا سەرژمێری بۆ جاری نوێیەم ئەو پرۆسەیە ئەنجام بدرێت. لایەنە کوردیەکانیش لەبارەی ئەنجامدانی سەرژمێریەکە ئەگەرچی بۆ چوونەکانیان جیاوازە بەڵام سەرجەمیان لە خاڵێکدا کۆکن. ئەو گۆڕانکاریە دیموگرافیایانەی لە دوای ساڵی 2007ەوە ڕوویانداوە بە مەترسی دادەنێن. هەروە بوونی ژمارەیەکی زۆری ئاوارە لە شارەکەدا کە تا ئێستا سەرەڕای ئازادکردنەوەی ناوچەکانیان نەگەڕاونەتەوە یەکێکی دیکەیە لە مەترسیەکانی ئەنجامدانی سەرژمێری. لەم هەنومەرجی ئێستایە ئەنجامدانی پرسی سەرژمێری من بە زۆر بە گونجاوی نازانم لە ئەنجامدێ لەبەرچی لەبەرەوەی ئێمە دوای شەڕی داعشەوانە کۆمەڵی خەڵک و ئاوارە بوونە بە تایبەتی هەم لە کورد هەم لە عەرەب ئەگەر بێت و ئەو هۆکارە ئەمنیان و هۆکارە سیاسانی کە هەیە ئەگەر ئەمانە بڕێوێتەوە نمێنێت ئەو کاتە لە عەرەبەکانیش بکەن نۆرجێکی خۆیان ئەو کاتە پێم وابێت دەرفەتەکە گونجاو. هەڵبەتە ئێمە وەک هاوپەیمانی نیشتیمانی هەمیشە لەگەڵ ئەوەیان نەبووین کە بابەتە قەومیەکان لە کەرکووکە ئیساری پێ بکرێ و تەرویج بکرێ. بەڵام واقعەک هەیە ئەبێ هەمومان ئەوە بزانین کە بەداخەوە ئێستاکە لەلایەن پارێزگاری بەوەکالەتەوە لەلایەن کۆمەڵێ لایەنی عەرەبیەوە گۆڕینێکی تەواوی دیموگرافیا هەیە لە شاری کەرکووکە. بۆیە ئێمە وەک هاوپەیمانی نیشتیمانی بە هیچ شێوەیەک لەم سەردەمە و لەم کاتەیە و بەم چەشنە لەگەڵ ئەوەیانین کە سەرژمێری لەم کاتەیە لە کەرکووکە ئەنجام بدرێت. دڵنیاوە ئێمە وەک حیزبە کوردستانیەکان هەمیشە یەکدەنگ و یەکڕابووینە لە کەرکووکە لە ئاستی پرسە نەتەوایەتەکان بە دڵنیایەوە بۆ ئەم پرسەش قسەی خۆمانە بێ و هەڵوێستی خۆمانە بێ وەک حیزبە کوردستانیەکان. ئێمە بیرمان نەچێ هەر دەور و پشتی کەرکووک نییە ینی هەر قەزا و نەحەکانی کەرکووک نییە ئاوارەکانی شارەکانی کەش حالێن لە کەرکووکن ینی بۆ نمونە جەرف سەخر و دەور و پشت ئەو منطقەکانی حیزامی بەغدادی پێڵێن و زایدن دەور و پشتی ئەو منطقانی دەور و پشتی تکریت کە تا ئێستا نەگەڕاونەتەوە بۆ شوێنەکانی خۆیان ئەمە وا ئەکا کە باڵانسی نەتەوەکان بگۆڕدرێ لەم شارە و کێشەکە لەوەیە ئیداری شارەکە شەندێ جار ئاسانکاریان بووەکە. لە مێژووی دامەزراندنی دەوڵەتی عێراق تاوەکو ئێستا 8 جار سەرژمێری ئەنجام دراوە. کۆتا جاریش لە ساڵی 1997 بووە لە سەردەمی ڕژێمی بەعەس. بە پێی وتەی شارەزایانیش لە تەواوی سەردەمەکاندا بۆەوەی خراپی دەسەڵاتی ئەو ڕژێمە جیاوازانە لە بەرامبەر کورد
بەردەوام سەرژمێریەکان نادادی و خروقاتێکی زۆری تێدا کراوە. زانانە باز کەناڵی ئاسمانی کەرکووک تایبەت بە بەرنامەی لە باز نەدا. بەڵێ بەڕێزان هەر تایبەت بە گرنگی ئەنجامدانی سەرژمێری لە هەرێمی کوردستان و عێراق یاخود سەرژمێری گشتی دانیشتوان گرنگەکەی وە بۆچی سەرژمێری تاوکو ئێستا چەند جارێکی کەم ئەتوانین بڵێن ئەنجام درراوە ماوەیەکی زۆرە هەوڵ دەدرێت کەوا سەرژمێری ئەنجام بدرێت هەردووا دەخرێت بە هۆکاری جیاجیا بۆ نمونە دەوترێت کە لە دوای ساڵی 1970ەوە هیچ سەرژمێریەک لە عێراق و هەرێم ئەنجام نەدراوە لە دوای ساڵی 2023ەوە چەندین جار بڕیاردراکەوە سەرژمێری گشتی دانیشتوان لە عێراق و هەرێم ئەنجام بدرێت کۆمەڵێک هۆکاری جیاوازی هەبووە بەڵام دیارترین ئەو خاڵانە دیارترین و هۆکارانە گەڕاندۆتیانەوە بۆ ناکۆکین ئێوان هەرێم و لەگەڵ بەغداد لەسەر چەند مادەیەکی تایبەت با فۆرمی سەرژمێریەکە دیارەکەوا ڕێک نەکەوتون. وەزارەتی پلاندانان چەندین جار ئاماژەی بە گرنگی ئەنجامدانی سەرژمێری کردووە بۆ نمونە دوایین جار لە ساڵی 2020 ئاماژەی بەوەدا کە دەبێت بەر لە هەڵبژارنەکان بە زووترین کات سەرژمێری گشتی ئەنجام بدرێت لە بەرەوەی پەیوەندیدارە بە پرسی هەڵبژارنەکان دیاریکردنی پەرلەمانتارەکان. ئەمە جارێکتر بەهۆی کۆڕۆنا و نەبوونی بودجە و دواخرا بۆ نمونە لە ساڵی پارە کە 2022 بوو جارێکتر وەزارەتی پلاندانان وتی هەموو ڕێکارێکمان تەواو کردووە ئامادەکاری تەواومان کردووە دەتوانین سەرژمێری ئەنجام بدەین بەڵام دیارە جارێکی تریش بە هۆکارەکانی تر کە دواتر باسی ئەکەین دیارترینیشیان نەبوونی پرۆژە یاسای بودجە بوو لە 2022 نەتوانراکەوە سەرژمێری گشتی دانیشتوانی عێراق ئەنجام درێت بە حکومەوەی کە پێویستی بە بودجەیەکی زۆرە. شارەزایان ڕای جیاوازیان هەیە سەبارەت بە ئەنجامدانی سەرژمێری هەڵبەت باسی ناوچە جێناکۆکەکانەکەم دەوترێت کەوا لە ناوچە جێناکۆکەکان هەندێکیان دەڵێن سەرژمێری هەر ئەنجام بدرێت سەرڕای ئەو دۆخەنە هەموارەی کە لە ناوچە جێناکۆکەکان هەیە هەر باشە بەڵام هەندێکی تریان دەڵێن کورد دەبوایە لە پێش 2017ەوە کە لە 2023 تاوکو 2013 سەردەمێکی زێڕین بووە بۆ کورد کە ئیتوانی ئەو هەلە بخۆزێتەوە دەسەڵاتی یەکەم بووە کورد لەم ناوچانە یاخود لە ناوچە جێناکۆکەکان دەیتوانی کە سەرژمێری ئەنجامدا چونکە ئێستا سەرڕای کورد تورکمان عەربی ڕەسەن کە لە ناوچە جێناکۆکەکان هەن عەربی هاوردە هەیە کە ئەمەش کاریگەری کردوتە سەر قەبارەی پێکهاتەکان و قەبارەی پێکهاتەکانی گۆڕیوە لە ناوچە جێناکۆکەکان ناتوانرێت کەوا سەرژمێریەکی گشتی و ڕاست و دروست و پاک لەم ناوچانەیە ئەنجام بدرێت. سەبارەت بەوە قسە ئەکەین ئایا لە 2023 خو لە ساڵانی دواتر ئەتوانرێت سەرژمێری ئەنجام بدرێت ئەو هۆکارانە چی بوونە کە ڕێگر بوون لە بەردەم ئەنجام نەدانی سەرژمێری لە عێراق و هەرێمی کوردستان گرنگی ئەنجامدانی سەرژمێریەکە بۆ ناوچە جێناکۆکەکان چیە لەگەڵ میوانەکەم قسەی زیاترەکەم بەڕێز ستار پاشا کە بەڕێزیان شارەزای بواری ئامارن کاکسار زۆر بە خێبەی سوپاس بۆ ئامادەبوونت. سپاس بوویەوە دەستخۆشیتان لێکم. دەستخۆش گرنگی ئەنجامدانی سەرژمێری لە عێراق و هەرێمی کوردستان و ناوچە جێناکۆکەکانیش بە تایبەت چییە؟ بێگومان بایەخی زۆری هەیە سەرژمێری بابەتێکی زۆر گرنگە سەرژمێری ینی بەردی بناغەی شارستانیە چۆن من بە پرسیارێک کە کاتی خۆی من بەڕێوەبەری ئامار بووم یەکێک لە پارێزگارە کوردەکان پرسیارێکی لە من کرد وتی ئامار چییە؟ من لێرەوە باسی بایەخی سەرژمێریەکە وتم ئامار بەرچاوڕوونیە وتی چۆن بەرچاوڕوونی؟ وتم بەرچاوڕوونی تۆ پارێزگاری لەم سنوورەیە ئەزانی چەند قەزات هەیە و چەند ناحێت هەیە و چەند فەرمانبەرت هەیە چەندیان نێرن و چەندیان مێن و موچەکانیان چەنە لە چه ئاستێکان چەند زەوی کشت و کاڵی هەیە چەندی بەراوە چەندی دەیمە واتە بەرچاوڕوونی ینی تۆ بە پێی ئامار بە پێی سەرژمێری ئاگات لە هەموو دیاردەکان ئەبێ چەند قوتابخانە هەیە چەندمان پێویستە ینی بۆ نمونە نەک هەر مناڵێکی یەک ڕۆژ تۆ ئەبێ حسێبی ئەوەی بۆ بکەیت پاش 5 یان 6 ساڵ بە پێی سیستەمی ئێستا قوتابخانە و پۆلی پێویستە و ئەبێ کورسی خوێندنی بۆ ئامادە بکەی بەڵکو ئەو ئافرەتانەی لە تەمەنی زاوزێیان یان ئەو ئافرەتانەی کە شویان کردووە ئەبێت تۆ حساب بکەی بۆ ئەوانیش لەمڕۆوە پاش 6 ساڵ ئەمانە ئەبێ قوتابخانە و پۆل و کورسی بۆ مناڵەکانیان دابین بکرێت هەروەها پلانەکان ینی ئامار بەردی بناغەی پلانە پلانی ئابووری پلانی ئاوەدانکردنەوە پلانی شارستانی پلانی خزمەتگوزاری ئاو کارەبا خزمەتگوزاری شارەوانیەکان ڕێگەوبان هەموو ئەمانە لەسەر بناغەی ئامار ئەکرێن ئاماریش ئەوەی کە ئێمە پێی ئەڵێن ئامار زانستە فراوانەکەیە پێناسە زۆرە یەکێ لە پێناسەکان ئەڵێ ئامار زانستی ژمارە گەورەکانە بەڵام زۆر زۆرە من ئەم پێناسە کوردیە
کە من ئەو کات لێی پرسییم وتم بە کوردی پێت بڵێم یا بە کوردەواری خۆمان یا بە زمانێکی زانستی وتی بە کوردەواری خۆمان بە زمانی کوردەواری خۆمان من وان پێناسە کردووە ئامار واتە بەرچاوڕوونی واتە حکوومەتێک بۆی بەرچاوی ڕوون بێت چی بکات ئەو بودجەی کە هەیەی چەند بۆ چ بوارێک تەرخان بکە ئەو لەوێت لەکوێیە ئەمە لەسەر بناغەی ئامار و سەرژمێری ئەبێ ئامار زانستەکەیە سەرژمێری بەشێکە لەو زانستە پرۆسەیەکە لەسەر ئەرزی واقع ئەنجامەدرێ بە کردەیی یعنی سەرژمێری زانیاریەکان و داتاکان کۆکرێتەوە لە نێو کۆمەڵگا لە خەڵکەکە ئیتر زانیاریەکانی تایبەت بە خەڵکەکە خۆیان یاخود زانیاریەکانی تایبەت بە ئەو فەزایەی ئەو دەوروبەرەی کە ئەو خەڵکەتیا ئەژێ چەندمان خانوو هەیە چەندمان دوکان هەیە چەندمان قوتابخانە هەیە چەند با بڵین زەوی و زار و ڕێگەوبانمان چۆنە هەموو ئەمانە لەسەر بناغەی ئامار و سەرژمێری ساغەکرێتەوە و داتای ڕێک و دروست و زانستیمان بەدەست دێت بۆی پلانەکانمان لە دواترا پلانی زانستی بن و پلانی ڕێک و پێک بن و پلانێک بن کە احتیمادی بکرێتە سەر ئەو بودجەیەمان بە فیڕۆ نەڕوا ئەو ئامانجانەی کە هەمانە بێتە دی. باش کاک ستارکەواتە تۆم بەستەوەی بۆ نمونەوەی کە باسێکی سەبارەت بە ئارام بە بابڵین ئامارەکان پلانی ئابووریە پلانی شارستانیە بۆ نە خزمەت گوزارەکانە لە ڕووی ئاو لە ڕووی کارەبا دیاریکردنی ڕەگەزەکانە دابشکردنی خزمەت گوزارەکانە دیاریکردنی ڕێژەی بۆ نمونە پێکهاتەکانە ئێمە بەرچاومان ڕوون نییە لە دوای ৯حوتەوە بۆ نمونە هیچ ژمێریەک ئەنجام نەدراوە لەم ناوچانە بەڵێ هیچ شتێک ڕوون نییە ئێستا نەڕوون نییە ئاڵۆزە ینی سەرباری هەموو ئەوانەی کە من گوتم و جەنابی شت جێڕاتەوە هەر ئەوە نییە ینی شتە مەدەنیەکان بێت تەنانەت شتە سەربازیەکان هێزەکانی ئاسایشی ناوخۆ تۆ بە پێی دانیشتوان پێویستە هێز دابین بکەیت ینی تا ژمارەی دانیشتوان زیاد بێ هێزی ئاسایشی ناوخۆت زیادە بێ سنوورەکان هەموو ئەمانە ئامار ساغیەکاتەوە من نامانوێت بچین باسی هەرچی وردە هەیە بکەین بەڵام ئەمە ئاوایە بێگومان بەرچاو ڕوونیە نەک لە ৯حوتەوە ینی من چەندین ئامار کراوە لە عێراقا ینی عێراق سەرەتا ینی پێش دروستبوونی دەوڵەتی عێراق سەرژمێریەک کراوە بۆی حەسمی مەسیری ویلایەتی مووسڵ بکرێت ویلایەتی مووسڵ مای کێشە بۆ لە نێوان عێراق و بریتانیا لەلایەک و لە بەرەیەک لەگەڵ تورکیا لە بەرەیەکی ترا ئەمانە کە ویستویانە ساغی بکەنەوە هاتوون بزانن دانیشتوانەکە چێن پێکاتەکە چین چونکە ئەو کاتە کورد داوای دەوڵەتی کردووە لە ساڵی لە بیستەکانە ینی تەنانەت بەر لە سیڤەر و پاش ئەوەی کە لۆزانیش هاتوۆتە ئاراوە و ینی غەدرێکی گەورە لە کورد کراوە وەلحاصڵ ئەم سێلایەنە هەرسێکیان هەڵساون سەرژمێریان ئەنجام داوە بەڵام هەر یەکە و بەجیا هەر یەکە و بۆ خۆی لەو سێ ئامارەیە لەو سێ سەرژمێریەیە کورد زۆرینەی دانیشتوانی ویلایەتی مووسڵ بووە ینی گەورەترین پێکاتەی ویلایەتی مووسڵ کورد بووە ویلایەتی مووسڵ بێگومان شارەکانی کەرکووک و سلێمانی و هەولێر و هەموو ناوچەی دوهۆک چونکە ئەو کات دوهۆک قەزایەک بووە سەربەهین سەر بە پارێزگای مووسڵ بڵین مووسڵ خۆی هەموو ئەمانە 1990 کەس بووە 65.11 کورد بووە دوای ئەوە ئەمە پێشەوەی کە دەوڵەتی عێراقی دروست بێت و پێش ئەوەی کە پاش 5 ساڵ لە دروستبوونی ویلایەتی مووسڵی پێوە بلچێنرێ پاش ئەوە و پاش دروستبوونی دەوڵەت و پاش لکاندنی ویلایەتی مووسڵ بەو دەوڵەتەوە پاش ئەوەی کە لە 21 دروست بوو بە فیعلی و لە 26 ویلایەتی مووسڵی خرایە سەر لە ساڵی 34 هەڵسان بە سەرژمێری سەرکەوتوو نەبوون لە 35 تەواویان کرد بەڵام بە هەمان شێوە بۆیان دەرکەوت کە شتێکی زۆر نادروستە تەنانەت لە ژمارەکانە لیان ئەیان نەبوو ئەم ژمارەی کە داویانە هی ساڵی 34 یا هی ساڵی 35 بێگومان ساڵانە دانیشتوان زیاد دەکەن پاشەوە لە ساڵی 47 تا سەرژمێریەکی تریان کرد ئەم سەرژمێری ساڵی 35 کاری پێکرا تەنانەت دوای 47 کاری پێئەکرا بەڵام دەرکەوت کە ینی بۆ ئامانجی ئیداری کاری پێکرا دەناوەکوتر بێکەڵک بوو 47 سەرژمێریەکی تر کراوە 57 سەرژمێریەکی تر کراوە
کە سێەمەکات باش کاک سەبارەت بۆ سەرژمێری 57 دواترە توانی بەردەوام بیت ئەمە لەوەیە بوەستین سەرژمێری زۆر ئەنجام دراوە سەرژمێریانە بەشێکی زۆریان ئەوترێ غەدریان لە ڕێژەی کورد کردووە بۆنونە بەڵام کە باز لە سەرژمێریە کرێ هەموو کاتێک شارەزایان باز لە سەرژمێری 57ەکان دەڵێن ئەگەر هیچ نەبێت غەدر لە کورد نەکراوی بۆ نمونە ژمارەکە بەڕاست و دروستی نەوترابێت نزیک بووە لە ڕێژەی خۆیەوە بۆچی سەرژمێری 57 ئەوە بە گرنگیەوە باسەکرێت من ویستم ئەو بابەتەوە بکەم ینی سەرژمێری 34 و 35 کادیرەکان مشقی بنەڕەتیان نەبوو شارەزایی نەبوو لە بواری ئامارە تەنانەت ئێستاش کادری ئامارمان زۆر کەمە خەڵکی شارەزامان زۆر کەمە نەک لەسەر ئاستی کورد لەسەر ئاستی عێراقیش اختصاسێکی نادرە خوێندنێکی قورسە بەڵام ئاسانکاری بۆ نەکراوە والحاصل ینی تۆ چۆن سەرکەوتوو ئەبی لە کارێکە کە خەڵکی پسپۆر و شارەزا و کارامە بێنی ئەو کارە ئەنجام بدات بێگومان ئەوەمان نەبووە لە 34 و لە 35 لە 46 شتێک باشتر بووە لەوە بەڵام هەر ئوسلوبە کۆنەکان بووە مەسەلا ئەوەی کە لە 46 گلەی لێ ئەکرێت چی بووە مختارەکان هەڵساون خەڵکەکان بردووە بۆ لای ئەو لیژنەیە کە سەرژمێریەکە ئەکا باشە بەو نەوعە ناونووسکراوە ئەوەی نەویست بێ نەڕۆیشتووە دوایی زانیاری نادروست دراوە دوایی ینی بۆ نمونە 47 لە پاش جەنگی جیهانی دووەم ئەنجام دراوە خەڵک وەهمی خۆیان نووسیوە ئەوەی کە ئێستا ئەڵێن فەزایی ئەو کاتە لە فەزایی لە وەزیفەیان نەبووە لە ژمارەی دانیشتوانە هەبووە بۆچی چونکە حکوومەت بڕێ خۆراکی دابین کردبوو بۆ هەر خێزانێک و بۆ هەر سەرخێزانێک بۆ هەر تاکە کەسێک جا خەڵک وەهمی چونکە قات و قڕی بوو جەنگ بوو دوایی کشت و کاڵ ئەو مەوسیمەش باش نەبوو لە ساڵی 47 ینی وشکە ساڵی بوو بەروبوومێکی ئەو تۆ نەبوو بۆیە خەڵکەکە هەڵسان خەڵکیان بەزیاد ئەنووسی دوو مناڵی هەبوو پێنجی ئەنووسی سێ گەورە بوون چواری ئەنووسی پێنجی ئەنووسی بۆیە ئەمیش وەهمی بوو ئەمیش هەڵەی زۆری تیا بوو هەڵەی پێڵەن هەڵەی ئوسلوبی تیا بوو هەڵەی دوایی مەسەلەن شتێکی تر لەوانەی کە لەو هەڵانەی کە کراوە حەزیان کردووە ژمارەکان بە بازنەیی بنووسن بازنەیی ینی چی ینی 24 ساڵ تەمەنی بووە 25 نووسیوە چوارەکەی بەلاوە قورس بووە 26 بووە 25 نووسیوە ئەمەش لە تەصنیفاتە لە پۆلێنکردنا لێمان تێکەدا حەقیقەتی ئەو پۆلە نازانین ئێمە پۆلێنەکەین ئەزانین جاری وا هەیە بە ڕۆژێک و بە ساڵێک تۆ لە پۆلێکەوە ئەجوێزریتەوە بۆ پۆلێکی تر هەر وەکو تێبینی کراوە ینی لەو ساڵەیە پۆلی ژنان لە تەمەنی 30 ساڵە زۆرترین خەڵک بوونە بۆچی ئەوی 30 ساڵیشی تێپەڕانوە خۆی بە سی نووسیوە ئەو خۆ هەیە مەسەلەن ژن نەختی خۆی بچووکترە نووسێ 57 ینی ئێمە ئەڵێن 57 ینی نزیکترە لە واقعەوە ئوسلوبی تازە هات کادیر مەشقی پێکرا بەڵام کادری کوردی یا هەرتیانە بوو یا زۆر کەمتیا بوو بە دلیلی ئەوەی ینی ناوی شوێنە کوردیەکانیان بە هەڵە نووسیوە بۆ نمونە دێ سۆنە گۆلی بچووە سەرژمێریەکانی 57 و سجلەکانی بکەرەوە نووسراوە سۆنکول یعنی 57 نزیکتر بۆ لە واقعەوە بەڵام واقعیش نەبووە بۆ هەڵەیەک لە 57 تا کراوە لە ساڵحی کوردانە بۆ بە تەنیا چونکە نەتەوەی نەنووسیوە زمانی دایکیشی نەنووسیوە بەڵکۆڵێ ئەو زمانەی قسەی پێەکە کە چوون ئەگەر بەس تورکمانی سەلامیان لێکردبن و وەڵامیان دابێتنەوە تورکمانیان نووسیوە ڕەنگە لە هەنێ شوێن کەمتر بە عەرەب نووسراوە و بیزات گەورە بژمێرەکان تورکمان بووە ڕەمزی خوێنخوار ینی بە دلیلی ئەوەی دوای ساڵانێک خەڵکێکی زۆر چوون ئیدعایان کرد و داوایان تەسجیل کرد کە کوردن و بە تورکمان یان بە نەتەوەیەکی تر نووسراون بە کورد نەنووسراون ئەوی ژەگەڕێتەوە بۆ ئەوەی نەخوێنەواری لە ناو کووردا زۆر باو بوو ژمارەیەک و ڕێژەیەکی زۆر لەبەر هەژاری و لەبەر نەبوونی و لەبەر کۆمەڵێ هۆکار ینی کورد نەخوێنەواری زۆر بوو نەیەزانی تر وەڵامیشی ئەدایەوە ینی پێی خۆش بوو ئەگەر بە تورکمانی قسەی لێ لەگەڵا بکە وابزانێت کە تورکمانی ئەزانێ ئەویش ئیستیغلالی ئەوەی کرد تەنانەت ئەگەر بیبن لە دادگا سوێنیشی بدەن سوێنە خواڵێ بە تورکمانی تەسمیمەکە وا بووە لە خشتەی شانزەی ئەنجامەکانی سەرژمێری ساڵی 57 خشتەی ژمارە شانزەیە ئەڵێ اللغة التي يتكلم بها واتە ئەو زمانەی ئاخاوتنی پێدەکا ئەو زمانی قسەی پێدەکا نەک زمانی دایک نەک نەتەوە کە ئەمە هەڵەیەکە هەروەها
مثلەن لە ضمنی ئەوانە تورکمانی نەنووسیوە تورکی نووسیوە لەو دەمەیە تورکیش ینی ئەوانەی کە هەڵگری ڕەگەزنامەی تورکیان لە کەرکووکە هەبوون فارسی لێ بووە ئەتوانی دەریکەی ئینگلیزی لێ بووە هیندی لێ بووە هەموو ئەمانە دەرەکرێن بەڵام تورکمان و تورک ینی تورکمانە دانیشتووەکەی ئەسلی شاری کەرکووک چۆن لە تورک جیاکەیتەوە بۆیە ژمارەی تورکمان لە کورد زیاترە لەوێ بە تایبەت لەناو شارە بەڵام لەسەر عمومی لیواکە کورد زۆرتر بووە لەبەر ئەو هۆکارانە کە مەشق کراوە بە کادیرەکان ئوسلوبی تازە بەکار هاتووە ئامار پێشکەوتووە زانستەکە پێشکەوتووە وەزارەت بایەخی زیاتری داوە بە بواری ئامار تا ئەو کاتە پێشتر ئامانجی تایبەتی هەبووە ینی بۆ نمونە 65 ژێمە ئەتوانین لە سەرژمێری لە 65 جا کە ئەبوو لە 67 تا بکرایە لە 65 جا کراوە سەرژمێریەکی سیاسی بووە نەک سەرژمێریەکی ئیحسائی بوو بێ. کاکسەر سەبارەت بە شێوازی ئەنجامدانی سەرژمێریەکان بۆنە لە 2020 بەر لە هەڵبژارنەکان وەزارەتی پلاندانان پلانی وا بوو کەوا سەرژمێری ئەنجامدات لە هەموو عێراقا دەیوت کە بۆ نمونە پەیوەستە خودت پەیوەندیدارە بە هەڵبژارنەکان و دیاریکردنی پەرلەمانتاران و دیاریکردنی بۆ نمونە ڕێژەی پێکهاتەکان و ژمارەکانیان دەیانویستیا خودت پلانیان وا بوو کە بە شێوازێکی ئەلکترۆنی ئەنجامی بدەن باشترین سەرژمێری و ئامار ئەوەیە کە بە شێوازێک ئەنجام بدرێت مەبەست لە ئەلکترۆنی چییە چۆن ئەنجامەدرێت ئەمە بڵێ ینی ئەوەی کە تا ئێستا ئەنجام دراوە لەسەر کاغەز بووە بژمێرەکە چووەتە ئەو شوێنانە بژمێر واتە عەداد چووەتە ماڵەکان طبعا پێشتر سیستەمێ بەکار ئەهات سیستەمی کەرتیان پێوت قوتاع با بڵین کەرکووک ئەکرایە 4 کەرتەوە اینجا لە کەرتەکانە مەسئولی کەرتەکە یاریدەدەری هەبوو دابەشەکرا ناوچەکە بەڵام ئێستا سیستەمێکی تر بەکارێت سیستەمی گەڕەک ئەمە پێڵن سیستەمی مسری پەیڕەو کراوە مسریش وڵاتێکی دێرینە وەکو ئەمریکا لە ساڵی 1866 یەکەمین سەرژمێری ئەنجام داوە هەردوو وڵات لەو کاتەیە یەکەمین سەرژمێریان ئەنجام داوە کە دەوڵەتێکی سەرەتاییشی هەبووە بەڵام محتەمن بە ئامار و پێشکەوتون لە بواری ئامارە نظامی گەڕەکەکان گەڕک جیای ئەکاتەوە تا ئەو کاتە وتمان تا ئاماری 97 کە من نە ئاماری 97 نەهی 87 پێشتر نەهی 65 نە 77 و نە 65 بەڕاست نازانم ینی ئەبێ بسڕێتەوە دواتریش ئەڵێن بۆچی بەڵام ئێستا ئەمەی کە تەسمیم کراوە بودجەیەکی یەکجازە بەلاحی بۆ دیاری کراوە ئامێری بۆ دابین کراوە کە بێڵن با بڵین لەسەر کۆمپیوتەری بچووک یا لەسەر هین تابلێت لەسەر تابلێت هەموو هینەکان لەسەر تابلێتە و ڕاستە و خۆیش پەیوەستە بە مانگە دەستکردەکانەوە ینی ئەم لێرە داخلی کرد تەواو بوو بە ماڵ بەسەر ئەو شوێنەوە بەسەر ئەو عەدادەوە چارەسەرکردنی تا ئێستا نەزانراوە ئەکرێ ناکرێ گرنگ ئەڕوا لە ڕێی وێزگە هینەکانەوە ئاسمانیەکانەوە ئەچێتە شوێنی خۆی بۆ کوێیان تەرخان کردووە بێگومان بڕێکی یان ئەو داتایە ئەڕوا بۆ دەستگای ناوەندی ئاماری عێراقی جیهاز المەرکەزی للإحصاء کە یەکێکە لە پێکهاتەکانی تشکیلاتی وەزارەتی پلاندانانی عێراق بەڵام ڕەنگە بۆ شوێنی تیژ بڕوا بۆ نەتەوە یەکگرتوەکان بۆ ئەمریکا چونکە ئەم سیستەمە لە توانای ئەمانانیە هەموو ئامادەسازیەک هەموو دابینکردنێک هەموو مەشقکردنێک جیهاتی دەرەکی کردوویەتی ئەمەیە سیستەمی ئەلکترۆنی کە تۆ تۆمارت کرد تەواو یعنی ئیتر چاکردنی تیانیە ئەوانی تر ئەکرا شەط بێک ئەکرا و ئەنووسرا و بەڕێوەبەری بڵین وێزگەکە و بەڕێوەبەری گەڕەکەکە یا بەڕێوەبەری پێشتر کەرتەکە ئیمزایان نەکرد دەیانوت ئەم هەڵەیە چاک کراوەتەوە بەڵام لێرەیە ئەو هەڵەیە ینی ئەگەر واقعەکە چۆن ببینێ یا چۆن بیەوێ وائید خالیەکە بۆیە ئەبێ ینی هەمووان حەزیر بن نەکەر کورد هەمووان حەزیر بن ینی ئەبێ خەڵکی ئەمین خەڵکی دەستپاک خەڵکی جێمتمانە دابین بکرێ بۆەوە هەروەها خەڵکی زیرەک و ئەبێ چاودێری باشی شەبێ ئەبێ ینی کێ گومانەکات کەوەی غەدری لێ بکرێ بە تایبەت کورد
ئەبێ بە دوواداچوونی بۆ بکە و خەڵکی هەبێت چاودێری وێزگە بە وێزگە و کادر بە کادر و گەڕک بە گەڕک بکە. باش کاک سەرەمە سەبارەت بە شێوازی ئەنجامدانی سەرژمێری و ئامارەکان بوو. ئەم پرسیاری کە منەی کەم لەوانەیە چەندێک ناوچەجێ ناکۆکەکان ئەگرێتەوە ئەوەنە عێراق خۆی و کێشەکانی و هەرێمی کوردستانیش خۆی و کێشە و قەیرانەکانیشی بگرێتەوە. بەر لە ئەنجامدانی سەرژمێری پێویستەکەەوە سەرجەم دۆخەنە ئاساییەکان ئاسایی بکرێتەوە. هەوڵدراوە بۆ ئەمە لە عێراق و هەرێمە؟ ئەگەر من عرضم کردی ینی گەلێ سەرژمێری کراوە بە ئامانجی سیاسی کراوە، ئامانجە سیاسیەکانیش دژ بە خەڵکی ڕستنی ناوچەکان بەکارهێنراوە و بە تایبەت لە پلەی یەکەمە دژ بە کورد. بەڵام ینی ئێمە با بڵێین واقعیانە تورکمانیش لە مۆزعی حاڵی ئێستا زەرمەندە، نەک تورکمان هەموو پێکاتە ڕسەنەکانی شاری کەرکووک و ناوچە جێناکۆکەکان زەرمەندە بن لە بارودۆخەی ئێستا. بۆیە ئەگەر بێت و مادەی 140 جێبەجێ بکرێت، یەکێ لە با بڵێین خاڵەکانی مادەی 140 دواخاڵی سەرژمێریە. ینی سەرژمێریش چ کاتێکە بێ بکرێت پاش ئاسایی کردنەوە. ئاسایی کراوەتەوە بێگومان ئەوەنەی تر تێک دراوە. ینی ئەوەی مەسەلەن لە زەرفی 23 ساڵە لە 80 بۆ 2003 حکوومەتی بەعەز 750,000 عەرەب و کەسری هێناوەتە کەرکووکەوە، بەڵام لەم ڕۆژگارەیە زیاتر هاتووە. ینی پێشتر باسییان لەوە ئەکرد ینی دەوروبەری کەرکووکیان ئەگەر پیانەوت ینی پشتێنەی ئاسایش حزامی ئەمنی، ئێستا حزامی عەرەبیان بۆ دروست کردووە، ناوچەیەکی زۆر بە عەرەب کراوە. تەنانەت ئەم مەسەلەی هینەشە بێ کوردی بە ئاگا بێت و زۆر بە هۆشیارانە مامەڵەی لەگەڵا بکە، هەروە بەسەریاتێ نەپەڕێ ئەم مەسەلەی تاپۆکردنی ئەو زەویانەی کە هەن لە خۆشەویستی نەچاوی کووردە، نەچاوی خەڵکە ڕەسەنەکەی خەڵکی کەرکووکە، بەڵکو عەرەبێکی زۆر هاتووە مستەفیدی یەکەم ئەبن. ینی ئەگەر لە کەرکووک دەربچی ئەوەنەی چاو بڕ بکە، دەریایەک لێشاوێک عەرەب هاتووە و خانووی کردووە بە تەجاوز لەسەری نیشتەجێ بووە. و ئاگایشمان هەیە لەوەی کە قایمقامێتی کەرکووک چەندین خانووی کوردی لە کوچە و کۆڵانەکانە ڕووخان و ینی دەربەدەری کردن و پرتەوازەی کردن. باش کاک سارە گەر بێت و لەم حاڵەتەیە سایە بۆ نمونە ئەو غەدرەیەکەوە ئەکرێت وەکو بەڕێز دەڵێ نەک تەنیا لە کورد لە هەموو پێکهاتە ڕەسەنەکانی تری ناوچە جێناکۆکەکان و لەوانە شاری کەرکووک ئەگەر بێت و سەرژمێری ئەنجام بدرێت پێویستی بە چاودێری وردی ڕێکخراونە دەوڵەتیەکان هەیە بۆ نمونە نەتەوەی گرتوەکان پێویست بکەکەوە چاودێری وردی ئەم پرۆسەیە بکات کە نزیکەی وە 30 ساڵە سەرژمێری ئەنجام نەدراوە لەم ناوچانە. بۆ کاریگەریە بێت؟ ئاخر من عرضم کردی ینی ئەم پرۆسەی ئێستا کە ئەنجامە درێ لایانی چاکی هەیە لایانی خراپیش هەیە، بێگومان سوودی لێ ئەبینرێ، بێگومان دەوری خۆیە بێ بۆ پلانی ئایندە، دەوری خۆیە بێ بۆ ئاوەدانی، بەڵام لە هەمان کاتە دەوری خۆشی ئەبێ بۆ چەسپاندنی واقع حاڵێک کە کورد و تورکمان و پێکاتەی ڕەسەن ئاشور و کلدان لە کەرکووک و لەو ناوچانە لێی زەرەرمەند دەبن. تۆ ئەمە ئەەکەی بە ئەمری واقع بەسەریانەوە. ینی کامە ئاساییکردنەوەیە ئەوەی کە ئێستا خۆی بێگومان دەستوری عێراقی ئازادیەکانی دابین کردووە، دەستورێکی تابڵی ڕێک و پێکە، بەڵام چەندی لێ جێبەجێ کراوە ئەوە جێ پرسیارە. بەڵێ ئازادیەکانی دابین کردووە، یەکێک لە ئازادیەکان ئازادی گواستنەوەیە، حڕیەتە تەنەقل لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر خەڵک ئازادە، بەڵام بەمەرجێک نەبێتە هۆی یا هۆکاری گۆڕانکاری دیمۆگرافی. ئەمەی کە ئێستا ئەبێتە هۆی گۆڕانکاری دیمۆگرافی. دیمۆگرافیای کەرکووک شێواوە بە هەموو شێوەیەک، ینی ئاکامی خراپی ئەبێ. ئەمانە ئەبنە منافس لە خزمەت گوزارەکانە، لە خزمەتی تەندروستیە، لە ئاوا، لە کارەبا، ینی هەر شارە و هینی خۆی هەیە، پلانی خۆی هەیە، حەجمی خۆی، سعی خۆی هەیە بۆی ئیحتیوا بکە. با بڵین مزاحمەتەکە لە خوێننە، لە قوتابخانەیە، خۆی قوتابخانەی خەڵکی کەرکووک و مناڵی کەرکووک کەمە، بە پێی پێویست نییە. کۆلێجەکانی، ڕێگاوبانی، خزمەت گوزاریەکانی هەمووی لە ئاستی نزمایە، لە هەمووی لە ئاستی خراپایە. ئێتۆ دی ئەوەی تر بارگرانی ئەەکەی بە ناوی چیەوە؟ بە ناوی حڕێتی تەنەقولەوە کە نابێ بکرێ. ینی حکوومەتی هەرێم و لایەنە سیاسیەکانی کورد کە زۆر مقەسرن ئەبێ لێرەیە بێنە دەنگ، ئەبێ ڕادەیەک بۆ ئەم گۆڕینی دیموگرافیایی کە خەڵکێکی زۆر زیانمەندە بێ لێی
پێکاتە ڕەسەنەکان ینی نەک تەنها کورد تورکمانیش نەک هەر ئەوەی بێبەشە بێ لە خزمەت گوزاری تەسیری ئەکات ینی ئەی گۆڕێ ئەی شێوێنێ دابوو نەریت و خوو ڕەوشت و سەیری کە دیاردەی زۆر ناشین و دزێ و هاتۆتە ئاراوە ینی ئەوەی کە لە سەیرە با بڵین هەر شتێک کە ڕووی داوە لەوێ لە سەردەمی با بڵین تەقانەوەی هەردوو ئیمامی جەعفەری لە سامڕا و لە ئیتر دوای ئەوە هاتنی داعش و ئەم شتانە هەموو ئەمانە هەردوو لایەنەکە ینی هەردوو مەزهبەکە سونە و شیعەش ڕووەکەنە کەرکووک بنازانم لە شوێنی خۆیانە بۆ هەڵناکەن بۆ لێرە عیبیان نییە ینی کوردە بێمانە هەموو تاوتوێ بکە هەموو وەراوردی بکە هەموو حسابی بۆ بکە بەڵێ وە کورد لێرەیە گرنگە لەگەڵ تورکمانە و لەگەڵ پێکاتە ڕەسەنەکانی ترە اینجارە وەک ئەڵەی لەگەڵ نەتەوەیە گرتوەکانە ینی نەتەوەیە گرتوەکان عامیلی حەسم نییە ئەوەی لەناو خۆیە خودی خۆت ئەبێ اعتیماد بکەیتە سەر خودی خۆت خودی پێکاتەکان بە کراوەیی با ڕاشکاوی ڕادەیەک بۆ ئەمە دابندێ ینی با بە هەمومانەوە بڵین ینی هەموو لایەنەکان کورد عەرەب تورکمان ئەوانەی ڕەسەن ئەوانەی خۆیان بە خاوەنی کەرکووک ئەزانن ئەوانەی ئەیانەوێ کەرکووک ئاسوودە بێ کەرکووک ئارام بێ کەرکووک بژێت کەرکووک پێش بکەوێ بەخۆشی بگوزەرێ هەموو ئەمانە داوا کراوە لێیان کە بەرەیەک پێک بێنن دش بە گۆڕینی دیموگرافیا دش بە هاتنی هەموو پێکاتەیەکی دەرەوەی کەرکووک جا چ کورد بێ عەرەب بێ تورکمان بێ بانێن بۆ ئەوەی بتوانین ڕێگری لەوان بکەین ئەبێ ئەوە بەس تەنها پێکاتە ڕەسەنەکانی کەرکووک و وەکو پێشتریش وتم سەرژمێری 57 ئەتوانی ئەو شتەمان بۆ ساغ بکاتەوە اعتیماد بکرێتە سەر سەرژمێری و ئەو سجلاتی نفوسەی کە لەسەر سجلاتی بڵین 57 کە 37 سجل بووە 37 خشتە بووە لەسەر ئەو بنەمایە هین کراوە تەنزیم کراوە ڕێکخراوە لەوانەیە ئەم قسانەی بەڕێزت تا ڕادەیەک پەیوەنددار بێ بە دۆخی ئێستای ئەم ناوچە جێنان کۆکانە بەڵام ئەوی لە پێشەکێکەش ئاماژەم پێدا بوون منە دەوترێت شارەزایان بەشێکی زۆریان ڕایان وایە ئەگەر کورد بۆ نمونە بگەڕێنەوە بۆ پێش 2017 بەتایبەت لە 2023 بۆ 2013 ئەو 10 ساڵە سەردەمێکی زۆر زێڕین بووە بۆ کورد دەسەڵاتێکی زۆر زۆر بەهێزی هەبووە لەم ناوچە جێنان کۆکانە ئەیتوانی ئەگەر بهاتە و سەرژمێری ئەنجام بدرێ سەرژمێرێکی زۆر ڕاست و دروست ئەنجام بدرێ بەڵام کورد لەو سەردەمەیە تەنیا وتوێتی هەوڵ دەدەین هیچ شارێکی نەخستۆتە سەر بۆ حکوومەتی عێراق یان حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کەوا سەرژمێری ئەنجام بدات پێ دوایە لەو سەردەمایە سەرژمێریەکی ڕاست و دروست و خاوێن ئەنجام بدرایە ئەگەر کورد ئەو دەرفەتی بخۆستایەتەوە بۆ خۆی لەو 10 ساڵەیە ئێستا بڵێن چی ئێمە ئەو دەرفەتەمان لە دەستداوە ئەو سەردەمە ڕۆیوە ناتوانین بگەڕێینەوە ینی ئەوە مجرد خۆزگەیەکە خۆزگەش هیچ ناچێنێ بڵێ من بەش بە حاڵی خۆم دەیان مزەکرەم نووسی و داومەتە لایەنە جیاوازەکان بۆ ئەوەی ئەو شتە بقۆزینەوە بۆی ئەو سەرژمێریە بکرێت بەڵێ لەو سەردەمە و لە پێشتریشەوە لە 2005ەوە وێنەیم هەڵگرتووە وێنەم هەڵگرتووە کە بەچێم داوە لێرەیشەوە لەم منبەرەوە من ڕایەگەیەنم کە باسییان لە سەرژمێری کرد لە 2002 وتەوتی سەرژمێری هاتە ئاراوە کە باسییان کرد من یاداشتم نووسیوە تەماشام کردووە ینی لۆکاڵەکان ئەوانەی لەم شارەیان بە ئیدارە و بە لایەنە سیاسیەکانەوە ناتوان چارەسەری ئەو کێشەیە بکەن کێشەی قورسە بوو من مطلع بووم لەسەر هەموو شتەکانی با بڵین حکوومەت کە نیازی چییە و چۆنێکا و لەسەر چ بنەمایەک متابع بووم ینی هین مهتەم بووم زۆر من راپۆرتێکی تەفسیلی ینی ئەو ڕاستیم گەیانوتە ڕەحمەتی جەنابی مام جەلال و جەنابی کاک مەسعودیش چونکە ئەوان ئەیانتوانی 2010 مەسەلەن مام جەلال حکمی عێراقیە کردو لە بەغا بووە من ینی ئەو بە تەفسیل ئەو واقعەم پێگەیانوون کە ئەمە چۆن ئەکرێ بۆ نمونە ئەو گەڕەکانەی کە کورد نیشتەجێ بوتیایە گەڕەکە تازەکان کادری کوردی ئاگای لەوە نەبوو کە ئەم گەڕەکانە ناچنە نێو شاری کەرکووکەوە لە پلانی سەرژمێریە ینی ئەوان کە ئیش دەکەن ئەزانن چیەکەن بە گۆترە ئیش ناکەن ینی ڕێوشوێنی هەیە ئیجراعاتی هەیە ڕێسایی هەیە و یاسادا ئەڕێژدێ بۆ سەرژمێرێکە هەموو ئیستیعدادێکیان من ئەو کاتە کە زانیم ئەو شتە خەریکە ئەنجام ئەدرێ گیانمە ئەو دوو بەڕێزە ئەو بەڕەحمەت بێ و ئەمیش تەمەنی درێژ بێ وفعلا ئیجرائی باش کرا نەک بۆ ئەنجامدانی سەرژمێرێکە بۆی ئەو گەڕەکانە لە سەرژمێریە لە ناو جەرگەی کەرکووکا بن
باش کاکستار دووڕای جیاواز هەیە وەک باسم کرد هەندێک لە شارەزایان نەڵێن کەوا سەرژمێریە گەر لەم دۆخی ئێستای ناوچەجێناکۆکان هەر ئەنجام بدرێ باشە هەندێکی تریشیان نەڵێن لە قازانجی کوردانی ئێستا ئەنجام بدرێت لە قازانجی کوردایە گەر بێت و ئێستا ئەنجام بدرێت ڕای تۆشیان هەردووشیان ڕاستن ینی نەخێت لە قازانجی کوردانیە باشەکەی ئەوەیە تۆ ئەزانی چی هەیە لە وڵاتە بەڵام بەمەرجێک ینی ئەمە کورد دەبێت لەمە زۆر ئاگدار بێ کەی لە قازانجی کوردایە سەرژمێری ئەنجام بدرێت کاتێ بارودۆخ ئاسایی کراوە لە قازانجی ینی ئەوە نییە هەر عەرەبات بێتە کەرکووکەوە کوردیش کەرکووکی بەجێهێشتووە پاش 16 ئۆکتۆبرەوە کورد ینی کورد بەداخەوە تاکی کورد ورەی زۆر بەهێز نییە ورەیەکی ینی نزمیە تا ڕادەیەک تەقەیەک ئەبێ شارەکە بەجێڵێ و ڕائەکە ئێستاش سەدان و هەزاران خێزان نیشتەجێی کەرکوو سلێمانی و هەولێرن و نەگەڕاونەتەوە ینی ئەمە ئەبێ ئەمانە ئاسایی بکرێتەوە خەڵکی شارەکە بگەڕێتەوە ئەو خەڵکەی کە هێنراوە بە مەبەستی گۆڕانکاری دیمۆگرافی ینی من تێناگەم بۆچی لە ناسریەوە بێ بۆ ئێرە بۆچی لە دیوانیەوە بێ بۆ ئێرە بۆ لە بابلەوە بێ بۆ ئێرە بۆ لە حەویزەوە بێتە ناو شار ئەمانە هەموو مەوزوعن ینی ئەمانە بێ هەموو ئاسایی بکرێتەوە بەڵام ئەگەر بکرێ ئەو پرسیارە هەیە ئایا نەتەوە بنووسریان نەنووسرێ نەتەوە نووسین ئەمڕۆ لە زەرەری کووردە ئەبێن نەکرێ ئەگەر نەتەوە نەنووسرێت و تەنها بە مەبەستی پلانی ئایندە بە مەبەستی ئاگداربوون لە بارودۆخ بە مەبەستی ئاگداربوون لە واقعی ژیان و حەیات سەرژمێری بکرێ با بکرێ بەو جۆرە بەڵام نەتەوەی تیانە بێ زمانی تیانە بێ ئەمە بابەتێکە ئەبێ حەسم بکرێت ئەگەر بکرێت پێ دوای بە شێوازێک دەکرێت بەو شێوازە ئەلکترۆنی ئەکرێ هەموو شتەکان تابلێتەکان هەموو ئامادەیە هەر بژمێرێک تابلێتێکی ئەدەنێ یعنی سەدان ملیۆن دۆلاری بۆ تەرخان کراوە ئەم سەرژمێریە سەدان ملیۆن دۆلار ئەبێتە واقع حاڵ یعنی ئێمە ئەگەر ئێستا بڵین ئەم سەرژمێریە بە ئەنجام بدەین و نەتەوەکانیش بنووسرێ دەرەکەوێ ئێمە ڕاستمان نەکردووە ینی کەواتە کورد زۆرینەی کەرکووک نییە لە عیلمەن وەکو عەرزم کردن ینی لە 21ەکە کورد لە ویلایەتی مووسڵە 165 پوینتیان بوو ئەگەر ئێستا بچی هەر لەو سنووری ئەو ویلایەتی مووسڵە 130 دەرناچێ خەڵک زیادەکە یا کەمەکە بۆچی پێکاتەیەکی ڕەسەن بۆچی ینی ئەمانە جێی باس جێی پرسیارە ئەوی کە خۆی بەسەرکردایەتی کورد دەزانێ مەفروض وایە لێی بکۆڵێتەوە بە دواداچوونی بۆ بکات بوجەی بۆ تەرخان بکات موسساتی بۆ دامەزرێنێ ئیجراعاتی لەسەر بکات بیکاتە بەردی بناغی و توێژەکانی لەگەڵ حکوومەتی عێراقا نەک تەنها مەسلەی بوجە و ئەم بابەتانە کاکستار دواتر هەوڵ دەدەین باس لەو بودجێش بکەین کەوا پێویستە بۆی تەرخان بکرێت حکوومەتی عێراق دەتوانێت تەرخانی بکات یاننا سەبارەت بە عەرەبە هاوردەکان کەوا ئێستا هێنراونەتە ناو کەرکووک و ناوچەکانی تری دەوروبەری ئەگەر سەرژمێری ئەنجام بدرێت بۆ نمونە لە ساڵی 2023 چۆن مامەڵە لەگەڵ ئەم عەرەبە هاوردان ناکرێت من عەرزم کردی ئەگەر بێت و ینی بنووسرێن تۆمار بکرێن وەکوونەتەوە ئەوە ینی هەموو پێکاتە ڕەسەنەکان زەرە دەکەن با هەر نەڵێن کورد تورکمانیش زەرەکە چونکە تورکمان ئەبێتە کەمینەی کەم ئێستا لەوانی ترکەمترە ئەوسا ئەبێتە کەمینەی کەم مەسیحەکان ئەروونە بن شارێنەوە و یعنی ئەمە بە حەقیقەتێک بزانین ئەوەی کە ڕێژەی زاوزەی بەرزە عەرەبن بە پلەی دوای ئەوان کورد دێ بە پلەی دوای ئەوان تورکمان دێ دوای ئەوان ئاشووری و کوردانەکان دێن ینی مەسیحی ئاینەکان ئەمانە کە دێن ینی کوردی شەشارنەوە نەک تورکمان بۆیە یا ئەوەتانێ نەکرێت سەبری لێ بکرێت تا بارودۆخەکە ئاسایی ئەکرێتەوە بەڕاستی بە ینی ئەوە وەکو وتم ئەبێ بکرێتە بەردی بناغە و کۆڵەگەی مفاوەزاتی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەندی حکوومەتی ئیتیحادی ینی تەنها بوجە نییە کێشەکان ئەمانە کێشن ینی ئێمە با بڵین هینێکمان هەیە فەرمانگەیەکمان هەیە کە تایبەتە بەم ناوچە کێشە لەسەرانە بە ناوچەکانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم ئەمانە هەموو ئەبێ لە کارا بن ئەبێ هەموو داتاوشتی مەزبوطیان هەبێ پێشکەشیکەن بە حکوومەت بەشدار بن لەو وتوێژانەیە ینی ئەمانە ئەوەنەی تر پارسەنگی حکوومەتی هەرێم بەرزەکاتەوە موقفی حکوومەتی عێراقیش داگرێ ینی کزی ناڵێم هەر نزمی ئەکاتەوە و لاوازیەکە بەڵام ئەوسا حکوومەتی عێراقیش
ئەو هەموو زەختە بەکارنانێ بەرامبەر بە حکوومەتی باشە مە سەبارەت بە هاوردەکان ئاوەرەکان بۆ منەوەی بەڕێز ئاماژەت پێدا و کوردانی کە لە کەرکووکەوە بوون لە دوای 2007 و لە دوای ڕەفراندۆمەوە ڕۆشتونە بۆ شارەکانی تری هەرێمی کوردستان لەگەری ئەنجامدانی سەرژمێری لە هەرێما لە عێراقا لە ناوچە جێناکوکانە چۆن مامەڵە لەگەڵ ئەمان نەکرێت ئەوانش وەختی خۆی من پێشنیازی خۆم هەبووە پێشنیازم داوە ینی لەگەڵ جەنابی مامجلالە من باسی ئەوم کردووە ئەبێ بهێنرێنەوە کەرکووک ئەبێ نیشتەجێ بکرن من بەوازحی بێڵم من ئەمەم عەرزی ئەو بەڕێزانە و زاتانە کردووە بۆ نمونە کە ئەم عفو من وتم 250,750 عەرەبی هێناوە لە ظەرفی 23 ساڵە 270,000 سەیەکی دانیشتوانی کەرکووک بوونە چونکە ئەو کاتە لە 2003 دانیشتوانی کەرکووک 650,000 کەس بوون ئەو 270,000 بۆ ئەگەڕێمەوە سەر ئەو ژمارەیە قەت لە یادی ناکەم ئەم ژمارەی کە هێناوە هەنێکی هێناوتە ناو شار هەنێکی بردووەتە لادیەکان من ئەمەم عەرزی ئەو بەڕێزانە کردووە کە بردوونی ئەوەی لە ناو شار تەهیدی کردووە موچەی بۆ بڕیوەتەوە تەنانەت ئەوەی ژنی ماڵیش بوو نەخوێنەواریش بووە بوتەیەکی بۆ تەرخان کردووە بۆ ئەوەی بمێننەوە بەحەسێنەوە قەراراتی دەرکردووە خانووی لەسەر تاپۆ کردووە بەس ئەو خانوو ناتوانێت نەبی فرۆشێنە بیداتە ڕەهنی بکە بە هیچ جۆرێک ناتوانێت بگەڕێتەوە ناوچەی خۆیمانە قەراراتی مەجلیسی قیادەی سەورەی هەڵوەشاوی ئەو سا بووە بەڵام هەموو ئەمانەکە هاتوون ئەوانی لە لادێ بوون زەوی کشتتوکاڵی کوردی داونەتێ مڕەشە و مزەخەی داونەتێ وەسائل و کەرستەی پێویستی کشتتوکاڵی و بەرهەمهێنانی داونەتێ یا ئەوەتانێ بە منحا پێشکەشی کردوون بە خۆڕایی یا ئەوەتێ داونەتێ بە سعری ڕەمزی و بە قستی موریح قستی مانوونەکەر قستێکی لاکینەکە تۆش خەڵکی خۆت ئەبێ بیری لێ بکەیتەوە ئەبێ بیهێنیتەوە بیبوژێنیتەوە من ئەو ساوتم ئەو خەڵکی ئاوارەی کە هاتوۆتەوە بۆ ڕۆیشتن هەنێکیان لەبەرم هۆکارە ڕۆیشتن وتم ئەرزی ڕاخستووە و ئاسمانی پۆشتیوە ینی خەڵکیی ڕوت و ڕەجاڵ بوونە تۆ ئەگەر خەڵکت بوێ ئەگەر مەبەستت بێ ئەگەر دڵسۆزی خاک و وڵات و خەڵک و نەتەوەی ئەبێ ژیانی دابین بکەی ئەبێ شوێنی نیشتەجێ بوون ئەبێ ئەگەر موچە خۆر بۆ بژێڕیتەوە موچە ئەگەر ینی ئێستا ئەمان لە شەریکەی نەوتە ئەوەی کە باوکی لە شەریکەی نەوت بووە کوڕەکەی دا ئەمەزرێنن ئەوانەی ئێمە هەموو کرێکاری شەریکەی نەوت هەموو نەقڵ نەکران موچە خۆرەکان و فەرمانبەران هەموو نەگوێزرانەوە بۆ هەولێر و بۆ سلێمانی و هەندێکی بۆ ڕوومادی و بۆ ناوەڕاست و باشووری عێراق بەڵێ ئەبێ ژیانیان دابین بکەی ئەبێ بە جددی تەعامل لەگەڵ ئەو کەیسیا بکەی ئەبێ نیشتەجێ بکرێن ئەبێ ئاسایشیان دابین بکرێ ئەمە مۆزوعەکەیە بەم شێوەیە چارەسەرەکەستار یەکێکتر لە خاڵەکان کەوا بە بەردەوامی بەزەقیە بینرێت لە بەردەم ئەنجام نەدانی سەرژمێری بۆ نار کاتێک کە باز لەوا کرێت سەرژمێری ئەنجام بدرێت ئەم کێشەیە دێتارەوە کێشەی مەزهەبیە بۆ نمونە حکوومەتی عێراقی لەوانەیە تا ڕادێک عێراق لەوە بترسێت کە و کێشە مەزهەبی لە نێوان سونە و شیعە بە تایبەت هەبووە لە 2010 و کێشە گەورەی کەوا ڕووی داوە دەترسێت لەوەی جارێکتر زیندوو بێتەوە و هەمان کێشە ڕوو بداتەوە کێشە مەزهەبیەکان سونە و شیعە تا چەند ڕێگرن لە بەردەم ئەنجام نەدانی سەرژمێری بۆچی ئەم کێشەیە دروست بێت پێ دوایەکەوە دووبارە بێتەوە لاگەری ئەنجامدانی سەرژمێری کێشەکانیان نەخێر بە هیچ جۆرێک من پێم وانییە هەر ئەسڵەن ئەوە کێشە بێت حکوومەت ینی حکوومەتە بێ حکوومەت بێ وەسایلی خۆی هەیە ئیمکاناتی هەیە سوپای هەیە هێزی ئاسایشی ناوخۆی هەیە ئەتوانێت ئاسایش بپارێزێ ئێمە بێگومان ناگەڕێنەوە بۆ سەردەمی جەنگی ناوخۆ بۆ سەردەمی سراعی طائفی و مەزهەبی و ئەمانە ئەمە لایەکەوە لایەکی ترەوە ئەوە ئەگەر شتی وا باس بکرێت شتێکی مفتعەلە ینی ئەسڵ و ئەساسی نییە چونکە من بە جەنابەت بڵێم ئامار شتێکی پێ ئەڵێن ینی تۆپ سێکرێت ئەنجامەکانی ئامار کە ئەنجامی سەرژمێری حکوومەت با بڵین دەخلی خەڵکەکە ناداتە وەزارەتی دارایی بۆی بۆ دواداچوونی بۆ بکە باجی لێوەربگرێ بۆ ئەوەی ئەو نهێنیە ئەپارێزرێ واتە تەواو عەرەب ئەڵێ سڕی لیلغایە تەواو نهێنیە بۆچی بۆی خەڵک زانست و زانیاری ڕاست و دروست بدات نەترسێ لەوەی کە لە ئاکامی ئەو زانیاریە زیانمەند دەبێ بۆی حکوومەت ئەوە ئەپارێزێ ئەگەر بیکە ئەگەر مەبەستیشی بێ ئەگەر مەترسیەکی لێ ئەبینێ و ئێمە نایبینین وەکو کەسانی پسپۆر لە بواری ئامارە ئەو شتێک ئەبینێ حادسێکی ئەمنیان هەیە خۆ ئەکرێت نەنووسن مەزهەبی چییە تەنها ئاماژە بەنەتەوەکە بکەن با مەزهەب نەنووسێ بۆ مەزهەب نووسێ ینی بۆچی ئێمە ئەگەر وایە
بەڵام ئەوە کە وەری ئەگرێ بۆ زانیاری خۆیەتی بەڵام ئەشێ نەنووسێ مەزەب تەنها حەقلێکی تیابێ خانەیەکی تیابێت تایبەت بنەتەوە ئەگەر مەسەب نەنووسرێت هیچ کێشەیەکی مەسەبی و مەترسێکی مەسەبیش نابێت بەل لە ئێستا خەڵک نێزانی کێ سونەیە و کێ شیعەیە مەسەلەی سونە و شیعە و کورد و سراعاتی کورد و عەرەب و تورکمان و ئەمانە هەموو خەڵکی دەرەکی بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی دروستی کردووە دەنا ئەو خەڵکە لە ساڵانی زووە زۆر بە ئاسایی پێکەوە ژیاون ژن و ژنخوازیان هەبووە تێکەڵاویان هەبووە هاوسی یەک بوون دۆستی یەک بوون ینی جانیان بەسەریەکەوە بووە جانیان بەسەریەکەوە دەرچووە هیچ کێشەیەک نەبووە ئەمانە هەموو مفتعلن دەستی دەرەکی مەسەلەن وەختی خۆی استعماری ئینگلیزی لێرە بۆ دروستی کردووە بۆ ئەمانە بداتە یەکا و کورد مەحروم بکا لە دروستبوونی دەوڵەت دواتر ئەم مەسەلەی داعش و ئەمانەی تر حتا حیزبە شیعەکانی شەندێ دەوریان هەبووە بۆەوەی زاڵ بن چونکە ئینگلیز دروشمێکی هەبوو ئەیوت پەت بەو پەتیکە و زاڵ بە پەتکە و زاڵ بە یعنی خەڵکەکە جیاکەرەوە بیان دەرەیەکە بۆی تر تۆ زاڵ بیت و دەست بگری بەسەر خێر و بێر و سەروەت و سامانی ئەو خەڵکە و ئەو وڵاتە کات سەرگەرکەمێک بگەڕێینەوە لە بابەتەکە بۆ نمونە سەبارەت بە عەرەبە هاوردەکان چونکە زیاتر بۆ ناوچە جێناکەکان لەوانەیە پرسیار بێت بۆ هاوڵاتیان لە ماوەی ڕابردوودا دەوترێت نزیکەی 100,000 عەرەبی هاوردە هێنراوەتە کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی تر کەمە ژمارەی هێجگار زۆرە لەگەری ئەنجامدانی سەرژمێریە ئەما بێتە هۆی گۆڕانی قەبارەی پێکهاتەکان بەشێکی زۆری کوردیش وەکو بەڕێزی شەدا ماژەت پێدا و باسمان کرد چۆتە دەرەوەی شاری کەرکووک مەجارێکی تر قەبارەی پێکهاتی بۆ نمونە کورد لە شارەکەی لەوانەیە بگۆڕێت کەواتە ئەنجامدانی سەرژمێری ئێستا تەنیا بۆ کورد نا بۆ هەموو پێکهاتە ڕەسەنەکانی ترە گەر بێت و ئەنجام بدرێت مەترسیە ئەبەو شێوەیە ئەگەر تەوزیف بکرێ بە شێوەیەکی سیاسی ئەگەر بۆ مەبەستە بکرێ تەثبیت بکرێ و بکرێتە واقع حاڵ بەڵێ مەترسیە بەڵام ئەکرێت چۆن لە سەردەمی جەنگی ناوخۆ و لە سەردەمی هاتنی داعش و ئەمانە جەنگی ناوخۆ مەبەستم یعنی سراع تایفیەکەیە هینا شکر جەنگی ناوخۆ ڕووی نەدا و ئینشەڵا قەتیش ڕوو نادا بەڵام سراعێکی قوڵ بوو ینی لە ئاستی جەنگی هینا بوو ئەهلیا بوو لە حاڵەتێکە ئەگەر بێت و ینی ئەمە ئەنجام بدرێت و ئەمانە تۆمار بکرێن وەک ئەو سەردەمە بۆ هەڵبژاردنەکان ئەکرێ جیا بکرێنەوە ینی خانەیەکی جیایان شوێنێکی جیان بۆ تەرخان بکرێ چۆن لە هەڵبژاردنەکانە سەنووقی دەنگدانیان بۆ شوێنەکان ئەسڵەکانی خۆیان بوو ئەکرێ ئەمەش بە احتیاط تۆمار بکرێ و معالەجە بکرێ ئەگەر نا ئەگەر ئەو نیەتە نییە ئەگەر کورد لەوە دڵنیانیە ئەگەر لایەنەکانی تر تورکمان و نوێنەرانی تورکمان یانی ئەبێ بە دوواداچوون بۆ ئەمە بکەن و دڵنیا بن ئەوە ئەگەر وانە نابێ بکرێ ئەگەر بکرێت و تەثبیتی هەمووان ئەزانن یانی ئێمە ئەزانی نوێنەرەکانی تورکمانی زۆرجار لە تەلەڤیزیۆن دش بە واقعی کە ئێستا هەیە زەوی بە هاوڵاتی کورد نادرێ و بە خەڵکێک لە بەسترە و خەڵکێک لە کووت و لە عیمارە و لە ڕوومادیەوە بەو ناوەی ئەفسەرە و لە ئاسایشی نەتەوەیە و لە ئاسایشی نیشتیمانیە و لە سوپایە زەوی ئەدرێتێ ئەمە خێرە بۆچی یعنی ئەمە هەمووان ئەبێ بێنە دەنگ ئەبێ ڕادەیەک بۆ ئەم بەرڵاییە لە هینادا بنرێ باشە خەیە بێداری کوردی و هێزی کوردی لە کەرکووک و ناوچە جێناکۆکان تا چەندە مەترسی دروست کردووە واللهی زۆری دروست کردووە طبعا هەموو لە ئاکامی ئەوەیە ئەجینا کەرکووک لە هەموو ڕوویەکەوە پارێزراو بوو لە ڕووی پێکاتەی دانیشتوانیشەوە ینی ئەوەی ئێمە ئەیزانین ناڵم ئیشکالاتێک هەبووە ئەو کات هەڵا هەبووە ینی ممارەسەی هەڵە کراوە لەلایەن ناڵێم ئیدارەکەەوە بەڵام لەلایەن هەندێک لایەن و مەسەلەن دەسەڵاتدار و چەکدار و ئەم شتانەوە بەڵام ئیدارەی کوردی حرمەتی هەمووانی پاراستە بوو باری ئاسایش و ئارامی شارەکەشی پاراستە بوو دۆخی پێکاتەکانیشی پێکرا ڕاگرتە بوو یعنی ئەگەر تۆ بڕوانیتە ئەو دامەزرانەی کە کورد کردوێتی تەنانەت لەسەر حکوومەتی هەرێمیش لەسەر وەزارەتی پەروەردە ڕێژەیەکی باشی تورکمانی تایە و عەرەبیشی تایە کە کورد پێنج ئەوەنەشدا بمەزرێ بۆ شایەکانی خۆی پڕناکاتە و ئیستیحقاقی خۆی نایەتە دەست بەڵام کورد ینی برا گەورەی بەڕاستەقینە ممارەسە کردووە سەر ڕای ئەو هەڵانە لە حکومە هەر هەڵا ئەکرێت ئەبوو چارەسەر بکرایە و ئەبێ چارەسەر بکرێت بەڵام ئەمەی ئێستا یعنی تاکڕەوی و دیکتاتۆری و خۆسەپاننە و دژایەتیکردنێکی ئاشکرایە و گۆڕینی دیمۆگرافیایە و ینی بە شێوەیەکی چەتەگەری
کاک ستارەمە سەبارەت بە کورد و نەتەوەکانی تر بەڵام یەکدەنگی کورد زۆر گرنگی پێدرێت لە ئەنجامدانی سەرژمێریە بۆ نمونە دەوترێت کە هەندێک لە ئانی کوردی ئەمە بە نمونە لە ناوچەکانی کەرکووکە نەوایە قەزاوناحیەکانی مووسڵە شنگالە بە تایبەت بۆ نمونە گەر کەرکووک بە نمونەوە بگرین نایەوێت کەوا کورد زۆری نەبێت چونکە پیان وایە ئەگەر بێت و کورد زۆری نەبێت واتایەوەی کەوای چێتی زۆری نیە بۆ نمونە یاخودەوەتە لە شوێنێکی تر لە مووسڵە ئەگەر بێت و کورد زۆری نەبێت بۆ نمونە وترێت پارتی زۆری نیە ئەمە جارێکتر کراوە بە بابەتی حزبی یەکدەنگ نین ڕێککەوتونین لە نێوان خۆیان ئەمە لە کاتێکدا کە بەغدا پێیان دەڵێت ئێوە لە نێو خۆتان ڕێککەون منیش لەگەڵتان ڕێکەکەوم ئەمە تا چەند دەوری هەبووە دەورێکی زۆری هەیە ینی کورد هەمووی لە یەک پاپۆڕێکایە لە یەک بەلەمێکایە پارسەنگی ئەو بەلەمە تێک بچێ کەلێن و درز و شەبەقێکی تێ ببێ پارتی و یەکێتی پێشەوانی ترەخینچێن ینی ئەوە نییە ئەم سراع و ململانەیە ئەمە شتێکی زۆر کۆنە زۆر ناشارستانیە بێگومان ئەبێ بە یەک دەست بە یەک دڵ بە یەک ئامانج لەم بوارەیە کار بکەن ینی ئەمە لەوە زیاتر هەڵناگرێ کە تۆ ناکۆگوی لەم بوارانەیە من بێگومان بۆ دوو حزبی جیاوازن دوو بەرنامەیان هەیە دوو ئایدۆلۆژیان هەیە دوو بۆچوونیان هەیە دێدی خەڵک کە جیاواز بێت تاکە کەسیش لە ژیانە ئاساییە بەڵام شت هەیە هاوبەشە هاوبەش ینی ئەمنی نەتەوەیی مەسلەیەکی گرنگە حەیەویە بۆ هەمووان ئەبێ ئاسایشی نەتەوەی بکرێتە تەوەری ڕێککەوتنیان و تەوەری نزیک بوونەوەیان لە یەک بێگومان ئەگەر لە مەشا ناکۆک بن ئەبێ فاتیحای لەسەر بخوێنی ئەم یەکدەنگ نەبوونەی کورد خزمەت بە نەتەوەکانی تر ناکا لە سەرژمێریە خزمەت بەهینەکە خزمەت بە سیاسەتی شۆڤێنی مەسەلەن عەرەب ئەکات تۆ تەسەورەکەی ئەو سیاسەتی کە بەعس زۆر بەهێز و بە چڕی پەیڕەوی کردووە ئەمەی ئەمڕۆ درێژەی ئەو سیاسەتەیە بەڵام بە ناوێکی ترەوە لە ژێر دروشم و چەترێکی ترە بێگومان خزمەت بەوەکە واقع حاڵەکەی ئەچەسپێنێک کە ئەوان ئەیانەوێ ینی بێگومان خەڵکێک لە شوێنێ بوو داوای بەشت لێەکە نوێنەری ئەبێت منافەسەت ئەکا لە هەموو شتێکە بێگومان ئەبێ ئەمە ینی واقعیانەتی بڕوانین و بیری لێ بکەینەوە ئەوانیش مرۆڤن بەڵام مرۆڤن ناوچەیان هەیە خاچیان هەیە وڵاتیان هەیە ینی کاتونەتە ئێرە بۆ مزاحەمە هاتوون بۆ ژیان و گوزەرانی ئاسایی نەهاتوون حڕیەتی تەنەقل پارێزراوە بە پێی دەستور بەڵام هەر بە پێی دەستور نابێ ئەو حڕیەتی گواستنەوە و هاتوچوونە بۆ هین بێت بۆ گۆڕینی دیمۆگرافیا بێ ئێستا پارسەنگەکە زۆر تێک چووە ئەبێ چارەسەر بکرێ و ئەبێ بیری جدی لێ بکرێتەوە و کاری جدی بۆ بکرێ ینی پرس و ڕاوێژی هەموو لایەنێکی ئەوێ و دەستە جەمعی ئەوێ و یەکگرتووی ئەوێ بۆ چارەسەر و بۆ بەرانگیر بوونەوەی ئەم بارودۆخە نەک تەنانەت لە ناوخۆی کووردا لەگەڵ تورکمان و لەگەڵ پێکاتە ڕەسەنەکانی تری کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی تریش باشە کاکستار نانی یەکێک لە خاڵەکانی تر کێشەی بودجەیە تەرخانەکردنی بودجە کە پێویستی بە بودجەیەکی باشەیە بۆ نمونە لە ساڵی 2020 بۆ 21 باس لەوا کراگەر بێت سەرژمێری ئەنجام درێت لە هەموو عێراقا پێویستی بە نزیکەی 120 ملیار دیناری عێراقی هەیە لە لایەکی تریشەوە دەوترێت بۆ ناوچە کێشە لەسەرەکان حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکی بۆ تەرخان بکات بۆ ئەنجامدانی سەرژمێری باشترە تۆ چۆن لەما خوێنیتەوە حکوومەتی عێراق بێ ئیمکانیت نییە ینی نەک ئەمڕۆ لە سەردەمی با بڵین حکوومەتی پێشووی مستەفا کاظمیەوە نزیکەی 115 ملیار دۆلار فائزی نەقدی هەبووە لە بانکی ناوەندی عێراقا ینی حکوومەتێکە ئیمکانیاتێکی زۆری هەیە و بودجەی ئەوەی هەیە تەرخانی بکە بۆ هەر پرۆژەیەک بۆ هەر پرۆسەیەک کە مەبەستی بێ ئەنجامی بدا جا پرۆسەیەکیش کە گرنگ بێت سەرژمێریە چونکە خزمەتی هەموو بوارەکانەکە تەنانەت خزمەتی بواری بودجەیشەکە لە ئایندەیە ینی ئەگەر تۆ باسی زووتر ئەەکەی نرخی نەوت نزم بوو بەڵام ئێستا نرخی نەوت لە $70 و $75 نایەتە خوار و بەرهەمی نەوتیش زیادی کردووە لە چاو ساڵانی پێشووە ینی نزیکە بێتەوە لە 7 ملیۆن بەرمیل زۆری زیادی کردووە بۆیە حکوومەت ینی من ڤیددیویەکی سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانیم بینی باسی بودجە ئەکا ئەڵێ بودجەمان هەیە بۆ هەموو شتێک ینی لەو بڵێن دیمانەیە کە وەڵامی هاوڵاتیان ئەداتەوە ئەو بەریدەی لە بەردەسیایەتی ڤیددیویەکیم بینی دوێنێ هی ڕۆژێ پێشتر بوو ئەڵێ بودجەی بێ بودجە نین بودجەمان هەیە بتوانین
کاتە حکوومەتی عێراقی لە توانای هەیە ئێستا سەرژمێری ئەنجام بدات سەرڕای کۆی ئەو خاڵانە و کۆی ئەو با بڵێن لەم پەرانیکەوە لە بەردەمێتی سەرژمێرەکە بۆیکەوە ئەنجام نەدرێت و لە هەمان کادا خاڵێکی تریش ئەویش دەستێوەردانە هەرێمایەتیەکانە بۆ نمونە دەوترێت هەندێک وڵات هەیە کە دەستێوەردانە کا بۆەوەی کەوە قەباری پێکهاتەکەی خۆی زیاتر بکات و پێگەکەی بەرزتر بکاتەوە ئەمەش خاڵێک نیە لە خاڵەکان من ناڵم کەس دەستێوەردان ناکە زیاتر لە وڵاتێک دەستێوەردانەکە لە خاکی عێراقا و لەم سنوورەی ئێمە لەم زۆنەیە و لەم ناوچانەیە بەڵام حکوومەتی عێراق ینی ئەتوانێت ڕێگری لە هەموو ئەوانە بکە حکوومەتی عێراق بێ خاوەنی قەرار و ئیرادەی خۆی بێ و ئێستاش وا دەرەکەوێت بەرەو ئەو ئاقارە ئەڕوا ینی ئەم پیاوە کە ئێستا نوێنەری با بڵین لایەنە شیعەکان بووە نوێنەری چوارچێوە بووە چوارچێوەی هەماهەنگی بووە ئەم پیاوە ئێستا لەو چوارچێوەیە دەرچۆتە دەرەوە ینی ئیداریانە و وەکو پیاوێکی دەوڵەت ڕەجول دەورە ڕەفتار ئەکا هەنێشتی کردووە ڕچەشتێنیە بۆیە حکوومەتی عێراقی ئەتوانێت بەدەر لە ئەو واقعەی کە هەیە تەسەڕف بکات و ئەو واقعە بگۆڕێ و دلیلیش بۆ مەوزوعی بوجە دلیل ئەوەیە زۆر جار کە هەڵبژاردنەکانیان کردووە هەڵبژاردننی گشتی و هەڵبژاردننی پارێزگاکان لە دوو ماوەی جیاکراوە هەردووشی هینی ئەوێ بوجێ ئەوێ تێکەڵی نەکردووە بوجەکەم بکاتەوە ینی بێباکەندەوە و سەرژمێری گشتی ینی بوجەیەکی ئەو توی ناوێت جیاواز لە ئەو بوجەیە کە تەرخانەکرێت بۆ هەڵبژاردنەکان چونکە ستافی دائیمی ناوێت بەڵام هەڵبژاردنەکان کۆمسیاری بڵین هەڵبژاردن ستافی دائیمیە تەنانەت عەقدەکانیشیان کە 5 ساڵیان تێپەڕان هەموو دامەزران ینی بوجەی دائیمیان ئەوێت بەڵام ئەم بوجەیەکی دائیمی ناوێت بە فەرمانبەرانی حکوومەت و زیاتر بە مامۆستایان و بەو چەند کادرە مەحدودەی کە بەڕێوەبەرهەتیەکانی ئامار لە پارێزگەکان هەیەە ئەو پرۆسەیە ئەنجام ئەدرێ بوجەیەکی ینی قورس نییە بەنیسبەت حکوومەتێکی وەکو عێراق و داهاتی حکوومەتی عێراقەوە باشە کاکسەر هەر سەبارەت بە کورد بۆن منە سەرۆک مام جەلال کاتی خۆی داوایەکی پێشکەشی پەرلەمان کردبوو کە بۆن منە ناوچەکانی چەمچەماڵ کەلار دووس ئەو ناوچانەی کە ڕێژەی کورد تێیدا زۆرە بخرێتە سەر کەرکووک لەو کاتیا ئەو پیوا بووە کە ئەگەر بێت و جێبەجێکردنی مادەی 142 بکەوێت کێشەیەکی ئەو تۆ دروست نابێت سەبارەت بە ئاساییکردنەوەی دۆخەکە ئەمیش بۆی کەوا کۆنتڕۆڵ لە دەستی عەرەب دەرچێت و زیاتر بێت و دەستی کورد ئەمە با بڵێن ڕێژەی کورد یاخۆ ژمارەی کوردی زۆر زیاد کردووە و لە مەسلحەت و قازانجی کووردا بووە هەم بۆ هەڵبژاردن هەم بۆ سەرژمێری بەڵێ خۆی یەکێک لە تەوەرەکانی تعریب چی بووە ئەو قەزانی کە زۆری دانیشتوانەکەی کورد بووە جای کردوێتەوە ینی چەمچەماڵ کە با بڵین قەزایەکی گەورەیە لە ڕووی ڕووبەر و با بڵین ناحیەکانیەوە 5 ناحیە و کۆمەڵێ هین قەزایەکی سەراپا کوردنشینە دای بڕیوە و داوێتە سلێمانی هەندێک قەزا و ناحێش ناوچەکانی کە زۆرینەی عەرەب بووە نزیک لە سنووری کەرکووکەوە خستوێتێ سەر کەرکووک خورماتووی دابڕیوە ینی ئەمە تەوەرەکانی تعریب جیاجیا بووە بێگومان کارێکی چاک بوو ئەگەر چەمچەماڵ و ناوچەکانی تریش کەلاری شەر وەختی خۆی لەسەر کەرکووک بووە بخرایەتەوە سەر کەرکووک بێگومان ڕەسیدی کورد ینی بەرزە بووە لە پێکهاتەیە وەکو یەکێک لە پێکهاتە ڕسەنەکانی کەرکووک ینی مەوزوعی 140 باشتر حەسمەکرا کە نەکراوە مەبەستیان ئەوە بووە کە هین بکەن کە ئەو بوجەی بۆ ئەوێ تەرخانەکرێ استفادەیەکی لێ بکەن زۆر باشە گرنگی ڕێککەوتنی کورد یاخود هەرێمی کوردستان لەگەڵ بەغدای بۆ ئەنجامدانی سەرژمێری تا چەند گرنگە تا چەند پێویستە زۆر پێویستە نەکتەنا بۆ ئەنجامدانی سەرژمێری بۆ هەموو بوارەکان بۆ هەموو لایەنەکان گرنگە حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغداد ڕێکەوتنیان هەبێ تەفاهومیان هەبێ چونکە بەڕێکەوتنی ئەوان ئاسوودەیی ئەخۆڵقێ بەڕێکەوتنی ئەوان ینی ژیانی ئابووری ژیانی کۆمەڵایەتی ژیانی سیاسی ئەبوژێتەوە و استقرار دروست دەبێ بە پێچەوانەیشەوە پێچەوانە ڕوو ئەدا بێگومان زۆر گرنگە و ئەبێ ڕێکەون چونکە نە حکوومەتی عێراق و ئیتیحادی ئەتوانێ کورد بنبڕ بکا و حکوومەتی هەرێم تێک و پێک بدا نە حکوومەتی هەرێمیش ئەتوانێ تا سەر تەحەدای حکوومەتی عێراق بکا بۆیە لێک تێگەیشتن و پێکهاتن و ڕێکەوتن بەردی بناغەی ئاوەدانی و پێشکەوتن و بەردەوامیە
بۆ حکوومەتی هەرێمیش و باشە. بۆ وەزع و ئیستیقرالی عێراقیش. کاکستار سەبارەت بە مەترسیەکانی ئەنجام نەدانی سەرژمێری بۆ نمونە دەوترێت لە عێراقان نزیکەی لە 35 گەنجە لە 60 نزیکە لە تەمەنی بۆ نمونە کارکردنەوە بە دوای کاراگەڕێت یاخودەوەتە زانکۆی تەواو کرد و کاری دەست ناکەوێت. ئەوە تا بینین کە لە بەغدا ناوچەکانی تر لە باشووری عێراقا زۆرجار خۆپیشاندانی گەورە ئەنجامەدرێت، دژینەبوونی خزمەتگوزاری، دژینەبوونی هەلی کار و چەندان مەترسی تر. ئەمە ئەگەر بێت سەرژمێری ئەنجام بدرێت ئەم کێشانە چارەسەرەکرێت؟ من ناڵێم کێشەکان بن بڕەکرێ، بەڵام بەشێکی زۆری چارەسەرەکرێ. بێگومانی من باسی ئەومان کرد، ینی بەردی بناغەی هەموو پلانێکە لەسەر ئەنجامی سەرژمێری تۆ نەخشە و پلانی خۆت دائڕێژی. ئەو سازانی چەند گەنج بێکارە، چەند گەنج لە تەمەنی با بڵین ژن خواستنە چ کوڕ چ کچ ناتوانێت لەبەر نەبوونی بوجە و لەبەر نەبوونی دارایی. ینی حکوومەت ئەو ساتوانێت پرۆژەی هەبێ بۆ ئەو بوارانە، پرۆژەی جیاجیا لە ڕێی وەبەرهێنانەوە، لە ڕێی تەرخانکردن و دابینکردنی سەنووق بۆ برەودان بە گەنج، بۆ نیشتەجێکردنی گەنج، بۆ دروستکردنی گەنج و خێزانی ڕێکوپێکی ئایندە. بێگومان ینی بەردی بناغەی هەموو پلانێکە. بەبێ پلان تۆ ناتوانی هیچ کارێکی باش ئەنجام بدەی، ئەبێتە ینی وەکو کەسێک وایە تۆ مەلەوانی نەزانێت و بیخەیتە گۆمێکەوە. بێگومان ئەمە سەر لێ شێوان و نازانی چەند بۆ چ بوارێک تەرخان بکەی ئەم بەڵام کە تۆ نەخشە و پلانت ڕێکوپێک بوو لەسەر بنەمای داتا و ئاماری دروست، نەخشە و پلانەکانت ئاکامی باشی ئەبێ ئەو ساتوانی پلانی کورتماوە، ینی پلانی ساڵانە، پلانی 5 ساڵی و پلانی استراتیجی دابڕێژی وڵاتەکە بەرەو پێش بەری. مەسەلەن لە زەرفی بۆ حکوومەت 50 ساڵ زۆر نییە، لە زەرفی 50 ساڵە لە 95 کێشەکان چارەسەر بکەیت و بەردەوام بیت لەسەر چارەسەرکردن. و چونکە بەردەوام ژیان لە گەشەیە، ژیان لە تەتەورایە، بابەتی تازایەتە ئاراوە، کێشەی تازە دروستە بێ، حکوومەتیش ئەبێ خۆی ئاپدەیت کاتەوە، ئەبێ خۆی ڕابێنێ لەسەر دەست و پەنجەی نەرم کا لەسەر تەعامل لەگەڵ کێشە و لەگەڵ ئەزمەیە. بەو شێوەیە ئەبێ. تۆ ئەنا مەسەلەن تۆ ئێستا لە چ بوارێکە تەرخا ئێستا نازانین ئایا ئەم هەموو بوجە و باڵەخانەیە بوجێ تەرخانەکرێ و باڵەخانە دروست دەکرێ و شار تا ڕادەیەک ئەشێوێنرێ، هەمووی پێویستە یا پێویست نییە، خەڵک نازانێ چەند کرێکی هەیە و چەندی پێویستی بەخانوە و چەندی ژیان لەوێ ئەگوزەرێنێ لە شوقە و لە ئاپارتمان و لە باڵەخانەیە. ینی ئەمانە لەسەر چی؟ لەسەر چه ئەساسی حەسمەکرێت؟ لەسەر ئەساسی نەخشە و پلانی ڕاستەقین. نەخشە و پلانی ڕاستەقینەش بەردی بناغەکەی ئامار و سەرژمێریە. زۆر باشە، زۆر بەڕێز. چار پاشە شارەزا لە ئامەر. کاکسار زۆر سواز بۆ بەڕێز، دووبارە سواز بۆ ئامادە بوون و بەخێر بیت. سواز بۆیەوە، سواز بۆ بینەران، دەستی هەموو لا خۆش بێت. زۆر سپاس دەکەم. بەڕێزان سپاس بۆیەوەش کە بینەربوون لە بازنەدا لەگەڵ بەڕێزان سپاس بۆیەوە کە لەگەڵمان بوون، سپاس کە بینەربوون لە بازنەدا لەگەڵتان بووم. تا کۆڵقەیەک تر خواتان لەگەڵ. ڕۆژی سەد جارت خێنمەوە بەڵام لەمانە تێنەگەم
ئەتبینمەوە ڕۆژی سەجار بۆ چرکەیە ونت ناکەم ڕۆژی سەجار ئەتخێنمەوە بەڵام لەمانە تێناگەم ئەتبینمەوە ڕۆژی سەجار بۆ چرکەیە ونت ناکەم هەم تۆ تەنیای هەم من تەرە لە دەرەوەی خۆمان دەری جارم نووسمان بوو یەکێم ژینەمان بوو بە نەسیب